ئەنجەماڵ وەستا ئەڵێن ئافرەت هەیە کە ڕوقیە ئەکات بۆ خەڵک و زۆر کەس ئەچێ بۆ لای گوناحبار نابی بچی بۆ لای ئافرەت و ڕوقیە بکە وەڵی شتیوان بیستووە وا ئەڵێن ئیتر نازانم وڵی نازانم ئەو ئافرەتە خۆی پێویستی بە ڕوقیە نازانم ینی من یەکێک ڕوقیە خۆی بۆ خۆی بیکا باشترەوەک لە کەسێکی تر بەڵێ من نازانم ینی بەڕاستی خەڵک بۆچی ئەوەنە تەوەکولی بەخوای گەورە زەعیفە شتێکی بیا ڕوا بۆ لای خەڵک قورئانی بەسەرا بخوێنێ مۆبایلەکەت پێیە خۆ دەست نەشکاوە بیکە ئیتفۆنەکە بکە گوێتەوە بیکە سوڕەتی بەقەڕە و گوێ لە قورئان ڕابگرێ بۆ چێکی بۆ لای مەلا و بۆ لای شێخۆمانە پارە لێ بسەنێت منش عەبدێکم وەکو ئێوە سەرم ژانەکە سکم ژانەکە خەوم دی هەڵاسم ئەگریم پێەکەنم تێگەی فرمێسک بە چاومادێ باوێشکە دەم ئەپژمم ئەڕۆم یعنی نان ئەخۆم ئاو ئەخۆم تۆ پێویستەکات بی لە بەردەست مەلایەکە خۆ زەلیلکەی بە قوربانە بم دەست و دەمی تۆ چاکە وەرە ڕوقیەکەم بۆ بخوێنە و دوای هەنێ پارەی بیتێ شتیوان نییە خوشکە بەڕێزەکەم یعنی هەنێ شت هەیە ئەبێتەوە ئێوە یەک لەو شتانی کە عەقیدە و بیر و باوەڕە تەوەکولە بەخوای گەورە کاتێکەوە تووشی ناڕەحەتیەکە بی پەنا بگرە بە ئەڵڵا لەو هەموو شەڕانی کە لە دەورتە بۆ خۆت ئیتفۆنێ بکە گوێتەوە مۆبایلە لە پشت سەرتەوە دابنێ تەوبەیەکی ڕاستگویانە لەگە ئەڵڵا بکە جەلە جەلالوهو خۆت ڕوقیەی شەرعی بۆ خۆت بکە اینجا کەوتۆتە وەڵام مامۆستا مەلا فڵان شتمانە داتێ ئەو شتانە چییەکەوە باس کراوە لە شەرع هەنگوین بۆ خۆی شیفای خۆ مەلای شیفای تێ نەکردو والعیاذ بالله فيه شفاء للناس خوا فەرمێت باشە ڕەشکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیە شفاء من كل داء بۆ هەموو نەخۆشیە شیفایە ئەگەر شتێک یعنی شیفای بدایە مردن بوو بەڵام مردن شیفای نییە مردن هەموو کەسێکە بێ بمرێت ئەمە مەسەلەی ڕۆنی ڕەشکەیە بە هەمان شێوە ڕۆنی زەیتونە بە هەمان شێوە ئاوی زەمزەمە بە هەمان شێوە خورمای عەجوەیە بە هەمان شێوە خۆت ئەتوانی لە ماڵەوە دایمەن ئەمانەتە بێ ئێستا ماڵی ئێمە دایمەن ئەم شتانەمان هەیە ڕۆنی زەیتونمان هەیە یعنی خورمای عەجوەمان هەیە ئاوی زەمزەممان هەیە هەنگوینمان هەیە ئەمانە خۆم لە ماڵەوە هەر هەمانە کەواتە پێویست ناکات تۆ بڕۆی لە خەڵکی بکڕی خەڵکێک بازرگانی بەسەرەوە بکات بۆیە مەسەلەی ئەوەی کە بچم بۆ لای کێ مەچۆ بۆ لای هیچ کەسێک وإذا سألك عبادي عني فإني قريب خەڵکێکی شەیە بۆ نمونە کارەکەی زۆر قورسە سحرێکی زۆری لێ کراوە ڕەنگە خۆی نەتوانێت باشە ئەو کاتە کەسێکی خواناسی دیندار کە خەڵک لە تەقوا و لە عیلمی ڕازی بن بچی بۆ لای ئەم کەسە قورئانت بەسەرا بخوێنێ و بە چەند جەلسەیە بتوانێت ڕزگارت کات ئەمەیان لە حاڵەتی زەڕورەتە لە حاڵەتی زەڕورەت ئەمما ئەوەی کەوا ئێستا خەڵک تێکەوتۆ هیچ حاڵەتی زەڕورەت نییە مەگە زۆر بەکەمی و بەدەگمەن نەبێت ئێستا ژن هەر سەری ژان بکە ئەڵێ خۆیەتی ڕاکا بۆ لای مەلا و شێخ باشە تۆزێ پشتی ژان بکە جارێ تۆ بڕۆ فەحسێ بکە کێڵێ سەوڵفانت نییە دادەگیان ئەوەنە جام و پەنجەرە و سڕیوە ئەوەنە خەریکی ماسی حەدان و چێژلێنان بوویتە ڕەنگە تووشی ئینزیلاق بۆ بێتی باشە ئەوەنە لەبەر دەرگا دانیشتیتە لەسەر ئەو سەبەڕەقا ڕەنگە تووشی هەزارەها دەرد بوو بێتی دەبڕۆ خۆت کە ناو ئەو سیدیسکانەیە بزانن دەردی چیت هەیە بۆ جارێ پەلاماری مەلا و شێخەدەی بڕۆ تەحلیلێکی عام بۆ خۆت بکە بزانن چیتە نەخۆشیەکەت چییە کابرا پژمەی زۆر بۆ پژمە ڕۆژن وەڵا 20 جارە پژمم لەسەریەکە مامۆسا هیچ چییە لە حەول ولا قووەتە ئیلا بالله کاتە پژمە ئاساییە و ئەپژمیت بزانە سەرمات بووە بزانە تفتیەکت هەڵمژیوە تەپوتۆزە هەڵمژیوە تووشی حساسیت بوویتە بڕۆجارێ قەترەیەکی بۆ وەرگرە مەڵحەمێکی بۆ وەرگرە حەپیە بخۆ کاکە گیان یعنی خەڵکێک هەیە وەڵام مامۆسا گیان کورە شتیوە ئەڵێن یعنی ناوترێ بەڕاستی ناوترێت بۆیە خوشکی بەڕێزم ئینسانە بێت تەوەکولی بەخوای گەورە هەبێت ئەوانەی کەوا باسم کرد شافی و کافی والحەمد لله رب العالمین